ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لە کۆیەمیانمان دەبێت دیارە ئەم تۆڕە تایبەتە یاخۆ شک دەخینە سەر ئەوەی کە گۆڤاری ئاڕۆی زانکۆی کۆیە ئیندێکس ئیمپاکت فاکتەری بەدەستهێناوەکە ئەمە یەکەمین گۆڤارە لە هەرێمی کوردستان کە ئەم دەستکەوتە مەزنە بەدەست بێنێت و کاریگەری لەسەر ئاستی زانکۆی کۆیە هەبێت بۆ بەرزکردنەوە یاخود نیشاندانی توانە و سەلیقەی توێژەران و زانکۆی کۆیە لەسەر ئاستی جیهانی ئەمە جگەلەوەی کە دەستکەوتێکی مەزنە هەم بۆ زانکۆی ئەهنم با بڵین بۆ خوێندنی باڵا و هاوکات بۆ توێژەران و بۆ بڵاوکردنەوەی تەواوی بابەتەکانیان تایبەت بە بەدەستهێنانی ئەم دەستکەوتە مەزنە زۆر بەڕێز محەممەد کەریم سیدگوڵ بەڕێوەبەری ڕاگەیاندنی زانکۆی کۆیە ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لە کۆیە لەگەڵمان دەبێت کاک محەممەد سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان سەرتا دەمەوێت پێش ئەوەی بچینە سەر بەدەستهێنانی ئەو دەستکەوتە مەزنە باس لە گۆڤاری ئارۆ بکەین گۆڤاری ئارۆ ئەو بابەتانی کە تێیدا بڵاو دەکرێتەوە چین کاک محەممەد دەنگی بەڕێستان هێواشە ناگاتە لای ئێمە ئەگەر کێشەیەک هەیە بتوانین ئەو کێشەیە چارەسەر بکەین لێستادا بەڕێستان گوێبیستی دەنگی ئێمەن فەرموو کاک محەممەد بەینتان باش گۆڤاری ئارۆ گۆڤارێکی زانستی زانکۆی کۆیە کە تایبەتە بە زانستەکانی ئەندازیاری و زانست توێژنەکان لەو بارە بڵاوکاتەوە لە ساڵی 2013 دامەزراوە و هەموو قۆناغەکانی با بڵێن کە گۆڤاری ئازانستی پێویستێتی هەمووی تێپەڕاندووە دوا قۆناغیشی بەدەستێنانی ئیندێکسی ئیمپاکت فاکتەر بوو کە بەرزترین ئاستی ئیندێکسکردنە لە بۆ گۆڤارە زانستیەکان باشە کاک محەممەد بەدەستێنانی ئەو دەستکەوتە مەزنە چۆن بۆ چۆن توانیوتانە و دەستکەوتە بەدەست بێنن لە گۆڤاری ئارۆدا بێگومان هەموو دەستکەوتێک کاری تیمێکی بەتوانە و بە ئەزمموی لە پشتەوەە کاری ئیدارێکی بەهێزی لە پشتەوەیە کاری سەپۆرتێکی گرنگی لە پشتەوەیە ئەم دەستکەوتە بە تەنیا بەدەست نەهاتووە کاری وەک باسکەم 2013 دامەزراوە خۆشببختانە گۆڤاری ئارۆ یەکەم گۆڤار لە کوردستان کە ژمارە دیۆآی بۆ توێژنەوەکان دانا دوای ئەوە دیۆئیJ بەدەستێنا دوای ئەوە چەندین قۆناغی تری تێپەڕاند ینی ئیمپاکت فاکتەر کە ئێمە لە توێژنەوە زانستەکان باسێکین خۆی ئیندێکسکردن بە ئەرشیفکردنی گۆڤارەکە یان زیاتر ناساندنی گۆڤارەکانە لەسەر ئاستی نێودەوڵەتیدا بۆیە ئەم دەستکەوتە خۆی لە خۆیدا دەستکەوتێکی مەزنە بۆ زانکۆی کۆیە دوای ئەوەش بۆ ڕاوتی خوێندنی باڵا لە کوردستان و بۆ توێژەرانی کوردستانیش باشە ئەو بابەتانە ئەو توێژینەوانەی کە لەم گۆڤارەدا بڵاو دەکرێتەوە تا چەند دەتوانراوە بێگومان بەدەستێنانی ئەو دەستکەوتە وای کردووە کە سەلمێنەری ئەوە بێت ئەو بابەت و توێژینەوانی کە لەم گۆڤارەدا بڵاو دەکرێتەوە لەسەر ئاستی باڵا و هەروەها لەسەر با بڵێن ئەو بەرج و ڕێنماییانە بێت کە لە گۆڤاری جیهانیدا بۆ ئەم پلەیە کاری لەسەر دەکرێت کەواتە ئەم گۆڤارە با بڵاوکردنەوەی توێژینەوەکانی تا چەند دەتوانیوێتی خزمەت بکات مەبەستت خزمەتی ڕوتی خوێندنی باڵایە لە بێگومان ڕوتی خوێندنی باڵا تەواوی ئەو توێژینەوانی کە لەم گۆڤارەدا بڵاو دەکرێتەوە جارێکی دیکە لە مەجالەکەی خۆیدا دەکرێت توێژەرانی دیکە یاخود ئەوانەی کە لەم بوارەدا کار دەکەن سوود لەو توێژینەوانە ببینن بێگومان خۆی ئەمە لە جیهاندا زۆربەی گۆڤارەکان خاوەن ئیمپاکت فاکتەرن ئەکسسیان بە پیارەیە ینی توێژەری کورد زۆر بەمان زۆربەی زانکۆکانی کوردستان ئەو ئەکسسیان نییە بچنە سەر پلاتفۆرمە جیهانەکان بۆی توێژنەوەکان ببینن گۆڤاری زانکۆی کۆیە گۆڤاری ئارۆ ئەفان ئۆپن ئەکسس جۆرناڵە ینی گۆڤارێکی کراوەیە بەردەستە بۆ هەموو توێژەرانی کوردستان و جیهانیش ئەمە خۆی لە خۆیدا پلاتفۆرمێکی کراوە کاتەوە بۆ هەموو توێژەرەکان کە سەردانی گۆڤاری ئارۆ بکەن تەنانەت بڵاوکردنەوە لە ئێستادا بڵاوکردنەوە لە گۆڤاری ئارۆدا بەبێ بەرامبەرە ینی یەکەمە توێژەرەکانەوە کاچن لە گۆڤاری نێودەوڵەتەکان توێژنەوە بڵاوەکەنەوە بڕێ پارەی زۆرە دەن کاگات لە $500 دەست پێکات تاکو
$1,000 بەڵام ئێستا لە گۆڤاری ئارۆ توێژینەوە بەبێ بەرامبەر بڵاوکرێتەوە لە هەمان کاتیشدا ئەکسسکردن ینی وەکو توێژێرێک کە کارێکی خوێندکارێکی خوێندنی باڵا بێت یاخود هەر توێژێری کە بێوێ سوود لە توێژنەوەکانی گۆڤاری ئارۆ بەبێ بەرامبەر ئەتوانێت بچێتە سەر پلتفۆرمی گۆڤاری ئارۆ و توێژنەوەکان بەدەست بێنێت ئەمە خۆی لە خۆیدا کە ئەکسێسی زانکۆی کۆیە ئەکسێسی ناوی هەرێمی کوردستان ئەکسێسی ڕوتی خوێندنی باڵا لە کوردستانە بەهێزەکات و وەکوتم پلتفۆرمێکی کراوەیە بۆ هەر هەموو باشە دیارە ئەو توێژەرانی کە دەیانەوێت بابەتی ئەندازیاریە خود توێژینەوەی زانستی ئەندازیاری لە گۆڤاری ئارۆدا بڵاو بکەنەوە ڕەنگە چەند مەرجوڕێنماییەکە بێت مەرجوڕێنماییەکان بۆ توێژەرانە چی دەبێت کە بیانەوێت لەم گۆڤارەدا بابەتەکانیان بڵاو بکەنەوە مەرجوڕێنماکان هەمان مەرجوڕێنما پێوەرن جیهانیەکانن لە گۆڤاری ئارۆ تەمان گۆڤاری ئارۆ دەستێکی نووسەرانی ناوخۆی بیانی هەیە هەر توێژێرێک بێوە وەکوتم پلتفۆرمێکی کراوەی هەیە ئەتوانن ئەلێ مەرجوڕێنماکان بین ئەتوانن توێژنەکانە سەبمیت بکەن ئارۆ تەنها بە زمانی ئینگلیزی توێژنەوە بڵاوکاتەوە بێگومان هەموو توێژنەوەیەک تەمان دەبڵ بڵایندە ینی بە هەموو شێوازێ پارێزراوە پرۆسەکە ینی کەس نەتوێژەر هەڵسەنگێنەرانە بین ناوسەنگێنەر توێژەرە بین نازانین چێن بە پرۆسی هەڵسەنگاندنە ڕوە هەڵسەنگاندنی سەرەتایی پاشان هەڵسەنگاندنی زانستی لەو پرۆسەیە دەرچوو هەموو توێژەرێک ئەتوانێت توێژنەکەی بنێرێت و هەوڵش دراوە ینی لە ماوەیەکی کەم ئەو توێژنەوانە بگاتە ئەنجام بۆی توێژنەوەکانیان لێ بڵاو بکەنەوە ئەگەر بە مەبەستی خوێندکاری خوێنی باڵا بن بەبەستی بەرزکردنەوەی پلای زانستی بن بۆ شێوازان پێێنە بەڵام مەرجوڕێنماکان هەمان پێوەرەکانی زانکۆ نێودەوڵەتەکانە گۆڤاری ئارۆ بە زمان ئینگلیزی توێژنەوە بڵاوکاتەوە چەند هەنگاوێک هەیە وەکوانی هەڵسەنگانی زمانەوانی ڕێخستنە تیبڵ و شتانێ تەکنیکانێک کە توێژەران کە لە بوارەکانی خۆیاندا بڵاوکەنەوە ئەوە پێوەری تایبەتی خۆی هەیە لە گۆڤاری ئارۆ باشە کاک محەممەد دەکرێت بڵێن یەکێک لە پێوەرەکانی بڵاوکردنەوەی توێژینەوەکان لەو گۆڤارەدا ئەوەیە کە ئەو توێژنەوانی کە دەکرێت و لەو گۆڤارشتا بڵاو دەکرێتەوە بە پێی پێویستی کۆمەڵگە بێت یاخود بە پێی پێویستیەکانی زانستی ئەندازیاری بێت لە هەرێمی کوردستان یاخود ئەم بابەتە چۆنە بێگومان طبعا ئەمە لە زانکۆی کۆیە پلانی استراتیجیمان هەیە پلانی استراتیجی زانکۆی کۆیە کە لە هەفتەکانی ئایندەدا ڕای ئەگەێنین نەچێک لە کۆڵەگە سەرەکیەکانی پلانی استراتیجی زانکۆی کۆیە ئاوێتە بوونە لەگەڵ کۆمەلگا ینی وەکو تەنانەت دروشمەکەشمان سەر ئاشکرای ناکەم بەڵام دروشمەکەشمان بۆ ئاراستەوەیە ئەبێ ئەمە توێژنەوەکانمان لە گۆڤاری ئارۆژ هەمان ڕێچکە گراوەتە بەر یاخود ئەبێت توێژنەوەکان ئاوێتە بێ لەگەڵ کۆمەڵگەی کوردستاندا لە بواری ئەندازیاری لە بواری زانست لە بواری یعنی هەموو شتێکی بەتابەتی ئەو لەوێ درا بۆ کوردستان ئەوەش لەو توێژنەوە نابینین کە بڵاو کراوەوە ئێستا لە گۆڤارەکەمان ینی زۆربەی توێژنەوەکانە لە ئەندازیاریمان هەیە باسی دۆخی ئەندازیاری لە کوردستانەکات لە توێژنەوەکمان هەیە لە ساینس کە ئەنێ بە هەمان شێوە باسی ئەوە دۆخی کوردستانەکات و ئەتوانین ینی دەرگای بۆ ئەو کراوەتەوە ئەتوانین بڵێن گۆڤارێکی کوردستانیە بە ئاراستێکی جیهانی ینی ئەوە دەرفەتێکە چکە ڕاستەکەی ڕەنگە زۆربەی گۆڤارە جیهانیەکان ئەو توێژنەوانە لە خۆ نەگرن کە سڕف باسی کوردستانەکات بەڵام لە ئارۆدا ئەو دەرفەتە بە هەموو توێژەرانی کوردستان ڕەخساوە باشە کاک محەممەد بوونی ئەم گۆڤارە و هاوکات بڵاوکردنەوەی تەواوی ئەو بابەتانەی کە پەیوەستن بە زانستی ئەندازیاری لەم گۆڤارەدا و بە تایبەتر با بڵێن ئەو بابەتانی کە یاخود ئەو توێژنەوانی کە لە هەرێمی کوردستانن ئەمە تا چەندە کاریگەری هەبووە لەسەر ئاستی زانستی هەم خوێندنی باڵا و هەم زانکۆی کۆیە ڕوتی خوێندنی باڵا ئێستا بە تایبەتی توێژینەوە ئێمە زۆربەی توێژنەوەکانمان توێژەرەکانمان هەموو توێژنێک پێویستی بە سایتیشنە سایتیشن واتە ئاماژە پێدان یعنی من توێژنوێکم هەیە ئەگەر چەندێ سوود لە توێژنەوەکانی تر وەربگرم توێژنەوەکانی تر بڵا سوودی لێبینن هەروە توێژنەوەکەی منیش زیاتر ئەناسرێنن ئێمە لە کوردستانە بە تایبەتی نەبوونی گۆڤارێکی ئیمپاکت فاکتەر وای لە توێژەرانمانە کرد کە ڕوو بکەنە گۆڤارەکانی جیهان کە لە ئێستادا گۆڤاری ئیمپاکت فاکتەر
یاخود سایتیشن یەکێک لە مەرجەکردەکانی ناساندنی زانکۆ ینی بۆ جیهانیبوونی زانکۆکان ینی تەنانەت توێژەرەکانیش کە توێژەرێک پێشکەشی هەر شوێنێکە کاسێری سایتیشنێکە سێریەکەن بزانێت چەندێک توێژنەکانی لە جیهاندا بەکارهێنراوە. ئەمە خۆی لە خۆیدا کە گۆڤاری ئارۆ ئەم دەرفەتەی بۆ توێژەران ڕخساندووە ئێمە ڕێ لە تەمان هەچەنێ با بڵین زانستیە بەڵام لە ڕووی جیهاندا لە جیهاندا با بڵین چەندین گۆڤاری ڕەسین هەیە ینی متمانە پێکراو هەیە ئەو نە گۆڤاری نامتمانە پێکراو هەیە کە ئامانجیان پارە لە توێژەرەکان وەرەگرن بەڵام ئەو ئاستیان نییە یاخود ئەو ئاستیان نییە کە نیشانی ئەدەن وەکو ئیمپاکتە وەکو ئەو سکۆپس ئەو شتانیە نییانە کەواتە توێژەرەکانمان زۆربیان تووشی جۆرێک لە هەڵخەڵەتاندن دێن. ئەوەی کە گۆڤاری ئارۆ ئێستا ڕەخساندوێتی وادی ئەکا کە توێژەرێکی کورد لە ناو کوردستاندا بە متمانەوە توێژنەوەکەی بۆ لایەنێکی فەرمی حکومی ئەکادیمی باوەڕپێکراو بنێرێ کە وای لێ ئەکات کە متمانە بێت لە توێژنەوەکەی. بە هەمان شێوەش قازانجەکەی بۆ زانکۆی کۆیە کە ئەم گۆڤارە لە پلاتفۆرمە جیهانەکاندا وەکو ئیمپاکتێ یعنی ئێستا هەر توێژەرێک لە هەر شوێنێکی جیهاندا سێرجێ بکات بە دوای گۆڤارێکی ئیمپاکت گۆڤاری ئارۆ ئەبینێت کەوتم لە هەموو جیهانە بە پارەیە بەڵام ئەبینێت گۆڤارێکی ئیمپاکت فاکتەری نێودوڵەتی بە خۆڕایی توێژنەوە بڵاوکاتەوە پێوەرەکانی پێوەری نێودوڵەتیە وای لێکە ئێمە لە بری ئەوەی کە توێژەری خۆمان بچێتە دەرەوە بە عکسەوە ئەمە توێژەری دەرەوە شەهێنین بۆ لای خۆمان کە توێژنەوەکانە لە گۆڤارەکەمان بڵاو بکەنەوە بەو شێوازە ئێمە گۆڤاری ئارۆ زیاتر ئەناسرێت و بە هەمان شێوەش کەوتمان گۆڤاری ئاروی زانکۆی کۆی زیاتر بە جیهان ناناسێت پێگومانش کە یەکێ سێرجەکە گۆڤاری ئارۆ لە شاری کۆی لە هەرێمی کوردستانە ئەوە بەگشتیدا سود بەخشەوێ بۆ هەموو پرۆسەی خوێندن لە کوردستانەوە بۆ پێگەی هەرێمی کوردستان. باشە کاک محەممەد کەواتە بەدەستێنانی ئیمپاکت فاکتەری گۆڤاری ئارۆ کە لە زانکۆی کۆیە ئەمە تا چەندە لە ڕێگەی ئەوەی باس دەکەی کە توێژەرانی دەرەوەش بابەتەکانیان لەم گۆڤارەدا بڵاو دەکەنەوە تا چەندەوای کردووە هەم توێژەرە کوردەکان و هەم توێژەرانی بیانی ئاشنا بن بۆ بابەت و توێژینەوانی کە بڵاوی دەکەینەوە خود لێک تێگەیشتنێک بابەت تێگە بێ بۆ بەرەو پێشبردننی توێژنەوەی زیاتر و کاری زیاتر لە ڕێگەی ئەم دەرفەتەوە کە دەڕەخسێت. دەستخۆش ئەمە بەڕاستی دەرگایکی دەرگاکە زۆر بەکراوە کاتەوە طبعاً توێژنەوەی هاوبەش لە نێوان توێژەرانی کورد و توێژەرانی نێودوڵەتی ئێستا حالێن لە زانکۆی کوردستان لە زانکۆی کۆیە هەیە لە زۆرەی زانکۆکانی کوردستانشدا هەیە بەڵام لە ڕێی گۆڤاری ئارۆوە بێگومان مەسەن توێژەرێکی نێودوڵەتی کە بە دوای گۆڤاریی ئیمپاکت فاکتەری نێودوڵەتی ئەگەڕێت بە دوای فێڵدەگ یاخود بابەتێک کە خۆی کاری لەسەر ئەکات کە سێرجەکە ئەبین لە گۆڤاری ئارۆ چەند مامۆستایکی زانکۆی کۆیان هەر زانکۆیەکی تری کوردستان توێژنیان لێ بڵاو کردوێتەوە بێگومان وای لێکا کۆنتاکتی لەگەڵ دروستکاتەوە ئێمە لە گۆڤاری ئارۆ مێتادەیتامان هەیە مێتادەیتا کە هەموو زانیاری ئەلکترۆنەکانی ئەو توێژەرانە لەخۆ ئەگرێ دەرگا واڵا کاتەوە بۆ ئەنجامدانی توێژنەوەی هاوبەش ئەمەش لە زۆر لەو توێژنەوانە ئەیبینین کە ئێستادا لە گۆڤاری ئارۆدا بڵاوکراوەوە توێژەری زانکۆی کۆی لە توی گەڵ توێژێکی یەکێ لە زانکۆکانی بەریتانیا یاخود ئەمریکا یاخود ئوسترالیا یاخود هند یان وڵاتە عەرەبیەکان تەنانەت لەگەڵ باشووری عێراقدا توێژنەی هاوبەشیان زۆر ئەنجام داوە. باشە کاک محەممەد دەمەوێت ئەو پرسم زۆر جارکە باز لە توێژینەوە دەکرێت توێژەران ڕوبەڕووی کۆمەڵێک کێشە و گیر و گرفت دەبنەوە. لە ئێستادا ئەو ئاستەنگیانەی کە لە بەردەم توێژینەوەکەدا هەیە بۆ ئەوەی کە توێژینەوەیەکی باشتر لەو گۆڤارەدا بڵاو بکرێت یاخود بە جۆرێک لە جۆرەکان دەستکراوەتر بن بۆ ئەنجامدانی توێژینەوە بە دیاریکراوی خۆیان لە چیدا دەبینەوە؟ خۆی بێگومان هەموو توێژەرێک ئاستەنگی زۆر لەبەردەستە یەک هەر لە دەستپێک هەر لە بیرۆکەی ئەنجامدانی توێژنەوە تاکو قسنە سەر تاکو تەواوکردنی لە تەواوکردنی ئاستەنگێکی گەورەتر دوورسەر ئەویش چۆنێتی و لە چۆ بڵاو ئەکرێتەوە. طبعاً بێگومان لە کوردستان دوو نوع توێژەرمان هەیە توێژەرێکمان هەیە پەلەپەلێتی خواخۆیەتی توێژنەوەکەی بە هەشت حاڵە بێ بڵاو بکرێتەوە. طبعاً توێژەریشمان هەیە کە ئەوێ ینی پەلەپەلی نییە ئەوێ توێژنەوەکەی لە چی زانکۆی گۆڤارێکی ئاستبەرز بێ بڵاو بکرێتەوە. بوونی ئەم جۆرە گۆڤارانە بەتایبەتی ئەمە لە ماوەی ساڵانی ڕابردوودا وەزارەتی خوێندنی باڵا توێژنەوەی زانستی هەساوە بە پلاتفۆرمی نور کە
ینی ڕنکینگی زانکۆکان دیارەکات ئەوە وای لە زانکۆکان کرد لە گۆڤارەکان کرد و گۆڤارەکان زیاتر پەرە بە خۆیان بدەن بخۆم تقریبان 5 ساڵ بەڕێبەری گۆڤاری زانستی زانکۆی کۆی بۆ زانستی مرۆڤاتی کۆمەڵاتەکان بووم ئەلێ ئێمە ینی هەموو پێوەرەکانی بەدەستهێنانی ینی بڵاوکردنەوەی توێژنەوە بە ئاستنێ و دەوڵەتەکان بڵاومەکرێتەوەن بە هەمان شێوەز گۆڤاری زانستی مرۆڤەکان زانکۆی کۆی یەکەم گۆڤار لە کوردستانە کە ئیندێکسی DOAG بەدەستهێنا ینی ئەمە ئاستەنگەکانی بەردەم توێژەر ئاسانترە کاتەوە وەکوی ڕوو لە دەرەوە بک بچێ کە وەک باسم کرد پێشتر کە گۆڤارە بێ نەیناسێ بەڵام لە هەمان کاتە لە ناو کوردستانە گۆڤارەکەی کە متمان پێکراوە ناسێنراوە بڵاوی بکاتەوە تەوان هەموو گۆڤارێک پێوەری خۆی هەیە شێوازی بڵاوکردنەوەی خۆی هەیە جەدوەلی بڵاوکردنەوەی خۆی هەیە زانکۆ تا زانکۆ فەرقەکە زانکۆ هەیە بە خێراتر بڵاوی ئەکاتەوە یاخود ئاسانتر لە کاروبارەکانی ئاسانتر ئەکات بەڵام پێوەرە نێودەوڵەتەکان پێویستەکە ئەو توێژنەوەانە بە چەند قۆناغێکا بڕۆن ئەو کاتە توێژنەوە بڵاو بکرێتەوە لە هەموو ڕوویەکەوە ئەمە بۆ توێژەرانی کوردستانە زۆر گرنگە بۆ ئەوەی لانی کەم هەڵ نەخەڵەتێنرێن لە بڵاوکردنی توێژنەوەکانی لە گۆڤارێکی خاوەن ئیمپاکت. باشە کاک محەممەد دیارە بڵاوکردنەوەی توێژینەوەکان و کاریگەری لە سەرڕانکێنی زانکۆکانە خۆت وەکو باست کرد کاریگەری دەبێت بوونی ئەم گۆڤارە لە زانکۆی کۆیە و بڵاوبوونەوەی ئەو توێژینەوە ئاست بەرزانە چ کاریگەریەکی لەسەر ڕانکێنی زانکۆی کۆیە بەجێهێشتووە؟ عفوا جمله پرسیار نەبووە باس لەوە دەکەم کە بوونی توێژینەوەکان لە زانکۆکان واڕوها بڵاوکردنەوەی لە زانکۆ لە ڕۆژنامە و گۆڤارە ئاست بەرزەکاندا کاریگەری دەبێت لە سەرڕانکێنی زانکۆکان بوونی گۆڤاری ئارۆ و بڵاوبوونەوەی ئەو توێژینەوە باشانە تێیدا ئەو توێژینەوە ئاست بەرزانە تێیدا چ کاریگەریەکی لە سەرڕانکێنی زانکۆی کۆیە جێهێشتووە؟ بێگومان ئێمە بڵاوکردنەوەی توێژنەوە یەکێک لە کۆڵەگە سەرەکیەکانی ڕنکینگی زانکۆکان ینی زانکۆکانمان بە ژمارەی توێژەرەکانیان ئەناسرێن بە ژمارەی ئەو توێژنەوانی کە وتم سایتێشنیان بکرا خۆ ئاماژەیان پێکراوە بابەتی ڕنکینگ خۆی بابەتی کە فرەلایەنە ینی چەند شتێک لەسەر لەخۆگرێت یەکێک لەوانە توێژنەوەیە لە پێگەی زانکۆ طبعاً تو گۆڤارێکی نێودەوڵەتیت هەبێت توێژێری خۆتان توێژنەی تێدا بڵاو بکاتەوە توێژنەی یەکێک لە گرنگەکانی ڕنکینگ ئەوەیە بزیڵێتی زیاتر ناساندنە لە نێو لەسەر پلاتفۆرمە جیهانیەکانە طبعاً ئەوکە تو گۆڤارێکی نێودەوڵەتیت هەبێت زیاتر ئەناسرێ کە زیاتر ناساندری وەکبرتن دەرگای زیاتر بۆ فەند بۆ گرانت بۆ هەماهەنگی دارایی بۆ لێکتێگەشتن لەگەڵ زانکۆکان بۆ توێژینەوەی زیاتر بۆ دەرکردنەوەی دەرگا لە بەردەم توێژەرەکانی زانکۆ بۆمان کە بتوان توێژنەوانێن لێ بکەن ئەمە هەمووی لە خۆیدا گرنگی ئەبێ بۆ ڕنکینگی زانکۆی کۆیە وەک پێشترش باسم کرد ئێمە لە پلانی استراتیژی زانکۆی کۆیەدا بابەتی بەجیهانی بوون ناساندن ڕانکینگ ئەمانی هەمووی تێدایە کە یەکێک لە گرنگەکانی گرنگیدانە بە گۆڤارە زانستیەکان و چەند بوارێکی تردا. باشە کاک محەممەد کۆتا پرسیار دەمەوێت ئەو پرسیارە ئاراستە بکەم دیارە ئەم گۆڤارە نزیکەی 10 ساڵە خزمەت دەکات و ساڵ بە ساڵ هەوڵی باشتر دراوە بۆ بڵاوکردنەوەی بابەتی باشتر و بەرزکردنەوەی ئاستی زیاتری ئەم گۆڤارە کە با بڵێ ساڵێکی دیکە دەچێتە سەر تەمەنی ئەم گۆڤارە کار و پلانەکان بۆ بەرەو پێشبردننی زیاتری ئەم گۆڤارە چی دەبن؟ خۆی ئەمە لە زانکۆی کۆیە ینی ئەمە زانکۆی کۆیە لەسەر دەستی سەرۆکجەڵات تاڵەبانی دامەزراوە یان زانکۆی کە تایبەتیی خۆی هەیە ئیداری زانکۆی کۆیە بۆ ئاراستەیە کارەکەن کە پێگەی زانکۆی کۆی شایەت بۆ ناوە بۆ کەسەی کەدای مەزران بۆ ذاتی کەدای مەزراندووە گۆڤار ئەم ئیمپاکت فاکتەر کە ئێستا بەدەست هێنراوە ئێستا 0.6 ئیتر کە تو 0.6 تێنا هەوڵ ئەدەی ژمارەی توێژنەوەکان زیاد بکرێت ژمارەی سایتێشنەکان زیاد بکرێت ژمارەی توێژنەوە زانستیەکان زیاد بکرێت ئەو 0.6 ئەڕوات یعنی ژمارەکە زیاتر ئەکرێت ئەبێتە 1 ئەبێتە 2 ئەبێتە 3 Q هەیە Q3 Q4 Q5 Q1 تا کۆگاتە Q1 کە بەرزترین ئاستی توێژنەوەیە ینی ئەوەی کە لەسەر گۆڤارێکی زانستی بێ بەدەستی بهێن ئێستا گۆڤاری زانکۆی گۆڤاری ئارۆ بەدەستی هێناوە بەڵام لێرە بەدواوە با بڵین پایە ئەو ژمارە 0.6 زیاد دەکرێت ئەویش لە ڕێگەی زیاترکردنی ئاماژە پێدانە بە توێژنەوەکانی و زیاترکردنی ژماری توێژنەوەکان و بەرزکردنی کوالیتی توێژنەوەکانە و
هەماهەنگی زیاتر لەگەڵ توێژەرە نێودەوڵەتیەکان. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان، زۆر سپاس بۆ محەممەد کەریم سەیدگوڵ بەڕێوەبەری ڕاگەاندنی زانکۆی کوێ دووبارە سپاس کە لەگەڵ زۆر سازەوە کاتێکی شات سپاس.